بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان ئەمڕۆ چارەخوازێکی زۆر تایبەتمان هەیە و پەیامێکیشم هەیە لەگەڵی. چارەخوازەکە تایبەتەکەی لەوەیدایە کە خاوەنی یەک گورچیلەیە و بەردی گەورەی هەیە لە ناو گورچیلەی بە قەبارەی 4 سانتیم لەگەڵ کۆمەڵێ بەردی وردە لە بەشی خوارەوەی گورچیلە و پێشووتر جەڵتەی مێشکلەی داوە. طبعاً بڕیارمان ناوە نەشتەرگەری بۆ بکەین. نەشتەرگەریەکە لە ڕێگای کونێکی بچووکتر لە 1 سانتیم لە کەلەکەیەوە کونی دەکەین و دەچینە ناو گورچیلەی و بەردەکان دەرێنین پشتیوان بخوا. پەیامەکەم لێرە ئەوەیە زۆر گرنگە ئەوانەی خاوەن یەک گورچیلەن فەحسێکی دەوری بۆ خۆیان بکەن 3 مانگ جارێ 6 مانگ جارێ سەردانی پزیشکی پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ بکەن بۆی لە حاڵی گورچیلەی خۆیان تێ بگەن بۆ ئەوەی حاڵەتەکەی نەگاتە ئەوەی کە بەردێکی 4 سانتیمی هەبێت لە گورچیلێ و پێویستی بە نەشتەرگەریەکی وا گەورە بێت و دوور بێت لە ئاکامی نەشتەرگەری. بەڕاستی یعنی ئەو بەردە پێشووتر حتمما 4 ملیم بووە 3 ملیم بووە وردە گەورە بوو گەیشتۆتە ئەو ئاستە. بۆیە دووپاتی دەکەمەوە پەیامەکەم زۆر گرنگە بۆ ئەوانەی کە خاوەنی یەک گورچیلەن فەحسێکی دەوری خۆیان بکەن بۆ ئەوەی دوور بن لە ئاکامی نەشتەرگەرێکە. فەرموو لەگەڵمانە بن ئێستا نەشتەرگەرێکە دەبین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی